من ڕەوا ئەنوەرم تەمەنم 26 ساڵە جامیعەی جیهانم تەواو کردووە قسمی دارایی بانک دوای تەواوکردنی جامیعەم چووم بۆ شەریکەی سەربەخۆ بۆ مودەی 8 مانگ لەوێ داوام کرد دوای چووم بە شەریکەی دلێر خەسرۆ بۆ مودەی 7 مانگ لەوێ داوام کرد پاشان بێکار مامەوە دوایەوە لە سەردانی سۆشیال میدیام کرد ڕوانگە فرۆسم سیر کرد توانیم سیڤی خۆم تەقدیم کەم پاش چەند ڕۆژێکی خەبەری مێیان داوە ئێستا لە شەریکەی ناستێلم دەست بەکار بووم من لە ڕێی ڕوانگە فرۆس ئەم کارم بەدەستکەوت پایامێن بۆ گەنجان ئەوەیە کەوا هەوڵدەن بە توانەکانی خۆیان کاریان بەدەستکەوێ دانەبرێن لە هەوڵدانەکانیان بێ ئەمەل نەبن بتوانن سەردانی هەم کۆمپانیاکان بکەن بۆ بەدەستکەوتنی کاریان.